دوای 100 ڕۆژ لە دەستپێکی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بەشی چەپی ئەو شارە بە تەواوی لە چەکدارانی داعش پاکراوەتەوە و لە ئێستادا سوپا و هێزە عێراقیەکان ئامادەکاری بۆ کۆنتڕۆڵکردنەوەی لا ڕاستی شارەکە دەکەن. لەو بارەیەوە قاسم نەزال فەرماندەی فیرقەی سوپای عێراق ڕایگەیاند بەم زوان ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی خۆراوی مووسڵ دەست پێ دەکات. وتیشی لە خۆرهەڵاتی شارەکە 4 بۆ 5,000 چەکداری داعش کوژراون و ژمارەیەکی زیاتریش بە برینداری ڕایان کردووە. نەزال ئاشکرای کرد بە درێژایی ڕووباری دیجلە و لە ناوچەی قەوسیات و گەڕەکی ڕەشیدیە هێزەکانیان جێگیر کردووە. دەشڵێت دیار نییە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی خۆرهەڵاتی مووسڵ چەند دەخایەنێت. سەبارەت بە هەماهەنگی نێوان سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگە نەزال ئاشکرای کرد هەماهەنگی نێوانمان لەو پەڕی باشیدایە و لاگەری ڕوبەڕووبوونەوەی بەرگری سەختی داعش لە خۆرهەڵاتی مووسڵ لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە داوای پشتیوانی لە پێشمەرگە دەکەین. ئاماژە بەوەش دەکات گەر هاوکاری پێشمەرگە نەبووایە هێڵی بەرگری داعش نەدەشکێندرا و نەیان دەتوانی بە ئاسانی بچنە ناو مووسڵەوە. بەرپرسەکەی سوپای عێراق دەربارەی تاکتیکی داعش لە ڕوبەڕووبوونەوەی هێزە عێراقیەکان ڕوونی کردەوە بۆم ڕێژکردنی ڕێگاکان و تەقانەوەی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکرا و 2 تاکتیکی سەرەکی ڕێکخراوی داعشن هەروەک بەکارهێنانی هاوڵاتیان وەک قەڵغانی مرۆیی یەکێکی دیکەیە لەو ڕێگانەی داعش پەنای بۆ دەبات. ئەمەش دەبێتە بربەست لە بەردەم زوو کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکان. نەزال وتیشی داعش لە ماوەی دەسەڵاتیدا دانیشتوانی مووسڵی بە زۆرەملێ چەکدار کردووە و سزای قورسی بەسەردا سەپاندون و بەندیخانەکانیشی پڕ کردوون لە خەڵکی بێتاوان. ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لە هەفتەی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو دەستی پێکرد و تا ئێستا دوای بەڕێوەچوونی 2 قۆناغی ئۆپراسیۆنەکە بەشی خۆرهەڵاتی ئەو شارە کۆنتڕۆڵ کراوەتەوە و پێشبینی دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا پرۆسەی ڕزگارکردنی بەشەکەی دیکەشی دەست پێ بکات. لەژێر ناونیشانی کاریگەری ڕووداوەکان لەسەر ژیان و ژیارەکان ئۆفیسیە و لێرێ ڕێکخراوی